ئەمڕۆ بێخاڵ جمەی دێت لە گەشتیاران لە ماوەی ئەم سێ ڕۆژەی پشووی جەژندا گەشتارێکی زۆر ڕووی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کردووە کە بەشی هەرە زۆری گەشتیارەکان ڕوویان لە سنووری قەزای ڕەواندز کردووە بە هۆیەوەی کە خاوەنی ژمارەیەکی زۆری سەیرانگایە هەریەک لە سەیرانگاکانی جوندیان بێخاڵ تیای کۆڕک و سەیرانگاکانی وەرتێ ئەکەونە سنووری قەزای ڕەواندز ئەمە شوای کردووە کە گەشتیارێکی زۆر لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا ڕوو لەم سنوورە بکات. من قسەم لەگەڵ پارێز یوسف بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕەواندز کرد ئەو باسی لەوە کرد کە لە یەکەم ڕۆژی جەژندا نزیکەی 11,000 گەشتیار ڕوویان لە سنووری قەزای ڕەواندز کردو و دوێنێ کە دووەم ڕۆژی جەژن بوو 22,000 گەشتیار ڕووی لە سنووری قەزای ڕەواندز کردووە کە بە کۆی گشتی لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا 33,000 گەشتیار هاتووە بۆ شوێنە گەشتیاریەکانی قەزای ڕەواندز ئەمەی کە هەیە ئێستا سەیرانگەی بێخاڵە وەکو لە دیمەنەکاندا دیارە ئەمڕۆ بەراورد بە دوو ڕۆژی ڕابردوو قەرەباڵغیەکی زۆر زیاتری پێوە دیارەکە گەشت گوزار چاوەڕێیەکات ئەمڕۆ ژمارەی هاتنی گەشتیاران زۆر بەرزتر بێ بەراورد بە دوو ڕۆژی ڕابردوو ئەوەی کە لێرە بەدیەکرێت لە ڕۆژی یەکەمی جەژن و دووەم ڕۆژی جەژن و ئەمڕۆژ کە سەردانی سەیرانگاکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کردووە بەشی هەرە زۆری ئەو گەشتیارانەی کە لێرەن گەشتیاری ناوچەکانی خوار و عێراقنە و گەشتیارانن کە بڵێن گەشتیاری عەرەبن بەدەگمەن زۆر بەکەمی گەشتیاری کورد لە شوێنە گەشتاریەکان دەبیندرێت و قسە پارێز یوسف باس لەوەش کرد کە بڵێم گەلەوەی کە ژمارەیەکی زۆری گەشتیار ڕووی لە سنوورە کردووە تەواوی شوێنەکان هوتێل و مۆتێلەکان بۆ شەومانەوە بەکرێژیراون بۆ تەواوی ئەو هەفتەیە هیچ شوێنێک نەماوە تاوەکو کۆتایی هەفتە تەواوی شوێنەکان بەکرێژیراون وە پێش هاتنی پشوەکانی جەژن قسەمان لەگەڵ گەشت و گوزار کرد ئەوان باسییان لەوە کرد کە ئەوان چاوەڕێی هاتنی 100,000 گەشتیارەکەن بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ماوەی پشوەکانی جەژندا بەڵام بەپێی ئەو ژمارە زۆرەی گەشتیارە بێت ژمارەکان زۆر لەوە زیاترە بن و ڕێژەی گەشتیاران زۆر لەوە زیاترە بێت کە گەشت و گوزار پێشبینی کردووە.